دانانی بەردی بناغی پرۆژەی ئاوی قوشتەپە و گوندەکانی دەوروبەری بوو بە ئامادەبوونی سەرۆکوەزیران مەسرور بارزانی و ژمارەیەک لە بەرپرسان و کەسایەتیە دیارەکانی ئەو ناوچەیە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرۆژەیەوە پرۆژە گرنگەکانی ئاو لە سەردەمی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە من لە ستۆدیۆ میوانێکم هەیە ئەندازیار پێشەوا بارزان بەرپرسی یەکەی GIC لە بەڕێوەبەرایەتی گشتی سەرچاوەکانی ئاو بەخێربێن بۆ ستۆدیۆی کوردستان 24 ئەگەر لەم پرۆژەیەوە دەست پێ بکەین گرنگی ئەم پرۆژەیە بۆ ئەو دەڤەرە قوشتەپە و گوندەکانی دەوروبەری چی؟ بەڵێ من بەش بە حاڵی خۆم زۆر خۆشحاڵم کە بیستمان لە چەند ڕۆژی ڕابردووش بە ڕاکێشانی ئاو لە زێی گەورە و ئەوەشیان ڕاکێشانی ئاو لە زێی بچووک چونکە شاری هەولێر هەڵکەوتەکەی وایە دەکەوێتە نێوان ئەم دوو ڕووبارە زێی گەورە و زێی بچووک ئەوە دەمانگەێنتە قۆناغێکی پێشکەوتوتر لە بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاو بەهۆی ئەوەی ئێمە بەهۆی ئەو پرۆژانە پشت دەبەستین بە ئاوی سەرزەوی ئەوەش ڕێگایەکی دروست و زانستیە لە بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاودا چونکە بەو هۆی ئەو پرۆژانە ئێمە چیتر دەست بۆ ئاوی ژێرزەوی نابین و ئاوی ژێرزەویمان پارێزراو دەبی چونکە شاری هەولێر لە ڕووی داهاتی سەرچاوەکانی ئاو زۆر دەوڵەمەندە بەهۆی بوونی ئەو دوو زەیە کە داهاتیان زۆرە و نسبەتەکی زۆریشیان ئاوەکەی لە ڕووبەری لە داخلی هەرێمی کوردستان ئاوەکەی کۆ دەکرێتەوە. زۆر باشە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی شاماژەی بۆ کرد کە بەلایانی کەمەوەم پرۆژەی ئاوی قوشتەپە تا 20 ساڵی تر کێشەی کەم ئاوی لەو ناوچەیە چارەسەرەکات ژمارەیەکی زۆر بیر لەو ناوچانە لێدراون لە ماوەکانی ڕابردووە هەندێکیان وشک بوون و هەندێکیان بەرەو وشک بوونە چوون و ئەمەش زیانێکی زۆری بێگومان بە ئاوی ژێرزەوی لەو ناوچەیە گەیاندە بوو ئەم پرۆژەیە چەندێک ئەبێتە هاوکار بۆ ئەوەی خەڵکی دەست بۆ ئاوی ژێرزەوی نەبات. ئەو پرۆژەیە زۆر هاوکارە چونکە ئەو ئاوی کە لە خەزانەکانی ئاوی ژێرزەوی کۆبیتەوە ئەوە بە ڕۆژێک و دوو ڕۆژ کۆنەبییتەوە بە مەلاین ساڵ ئەو ئاوە کۆبێتەوە ئێمەش لۆی ئەمە بتوانین ئەو سامانە گرنگەی بەکارێنین و هەروەها بەشی نەوەکانی داهاتوو لێ بدەین و زۆر گرنگە ئێمە ئەو ئاوەی کە لەسەر زەوی هەیە پرۆژەی لێ دروستکەین و ڕاکێشین و بتوانین لە بۆ پێداویستەکانی سێکتەرەکانی وەکو خواردنەوە و هەروەها بێتەوە پیشەسازی کوشتتوکاڵ بەکاری بێنی. زۆر باش وتەیەکەیە لەسەرەوەی کە ئەوترێت لە داهاتوودا لەم ناوچەیە ینی باسی ناوچەکە بە ئامەکەم نەک تەنها هەرێمی کوردستان لەسەر ئاستی ناوچەکە شەڕی ئاوە بێت بەهۆی کاریگەریەکانی کەش و هەوا و گۆڕانکاریەکانی کەش و هەوا وشکە ساڵی و ئەو بابەتانی کە ڕووی لە جیهان بە شێوەیەکی گشتی کردووە. هەرێمی کوردستان دەستی بۆ دروستکردنی ژمارەیەک پۆند و بەنداو بردووە لە هەرێمی کوردستانەوە خۆشحاڵانە تا ئێستا نزیکەی بەس لەم کابینەیە نزیکەی 10 پۆند و بەنداوی گەورە دروست کراوە. ئەم پۆند و بەنداوانە بۆ داهاتوو چەندێک کاریگەریانە بێ هەم لە گلدانەوەی ئاو و هەم لە چارەسەرکردنی کێشەی کەم ئاوی و هەروەها لە گۆڕانکاریەکانی کەش و هەوا لە بەڵێ خۆشبەختانە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان هەمومان دەبینی گرنگێکی بەرچاو و هەروەها گرنگێکی تایبەت بە سێکتەری ئاو درایە تەنها بەرەو پێشچوونەکە لە ڕووی زۆری ژمارەی پرۆژەکان نییە بەڵکو لە کوالیتی پرۆژەکان بەرەو پێشچووە بۆ نمونە ئێمە لە سەرچاوەکانی ئاو تەنها ئاومان گل نەدایتەوە بەڵکو جۆرێکتر پرۆژەمان دروست کرد وەکو پرۆژەی زیندووکردنەوەی کانیاوەکان بە دروستکردنی بربەست وامان کردووە کە ئەو ئاوەیکە لە کاتی بارانبارین دەبارەی ئاراستەی کەین لە بۆ خەزانەکانی ژێرزەوی لۆی هەم بیرەکان ببژێتەوە هەموو کانیاوەکانی ببژێتەوە ئەو بیرۆکەیە دەتوانم بڵێم لەو کابینەیە وەکو لە ڕووی کوالیتی و لە ڕووی زۆر و لە ڕووی مۆدلەوە دەست بە جێبەجێکردنی کرایە. باشە پۆند و بەنداوەکان ئەمان چەند کاریگەریان هەیە بۆ خەزمکردنی ئاو؟ کاریگەری زۆریان هەیە چونکە ئێمە کە پێش ئەوەی کە زۆر هەر بەنداوێک لە بۆ مەبەستێک بەکاردێت هەندێک لەو بەنداوانە تەنها لەو شوێنانەمان دروست کردێکەوە کە ئەو ئاوێکە لێ کۆ دەبێتەوە چینەکانی
خاک وایەکەوە ئاوەکە ڕناگرێ و یەکسەر بەرەو خەزانەکانی ئاوی ژێرزەوی دەچی و ئەوەش کاریگەرێکی زۆر باشی دەبێت لە بۆ بەرزکردنەوەی ئاستی ئاوی ژێرزەوی. بەڵێ بەڕێز پێشەوە بارزان بەرپرسی یەکەی GIC لە بەڕێوەبەرایەتی گشتی سەرچاوەکانی ئاو زۆر سپاس. سپاس و ئێوەش دەستان خۆش.